بەڵێ دیارە ئێمە نزیکەی 20 ڕۆژە خەریکی دروستکردنی ئەم پێشبڕکێین لەبەرەوەی شاری کفری ژمارەیەکی زۆری ماتۆری تایە میشمانە دروست کردووە هەم بۆ هۆشیارکردنەوەی گەنجانیش و چونکە پێشتر قسەمان بۆیان کردو بۆی هۆشیاریان بکەینەوە ماتۆڕەکانیان بە خراپی بەکار نێرن و ئەم بوتوڵەیە ئەمێ ئاماژە بۆ بدەم زۆربەی گەنجەکان هەر بە خۆبەخشی نزیکەی 20 ڕۆژە خەریکین و تەنها ئەمێ دەستخۆشی لە مامکاروان و موبایلی هەڵۆ و قایمقامیش هەندی هاوکاریمانی کردو ئەگینا هەمووی دروستکردن و هەموو شتەکانی گەنجەکان بە خۆبەخشانە دروستیان کردو وەکو حکومەت نەوەڵا هیچ کەرەستەیەک هیچ شتێکی بە هیچ شێوەیە یارمەتی دەرمان نەبووە تەنها قایمقام نەبێ لە هەندێک ڕۆ یارمەتی دەرمان بووە وەڵایی تا ئێستا لە کفریە ئەم هیچ پێشبڕکێکی لەم شێوە نەکراوە ئەمە یەکەم پێشبڕکەیە کە ئێمە دروستمان کردووە و ئینشەڵا بەردەوامی شەبین پێشبڕکەی لەمە جوانتری شەکەین لەم شارە